سڵاو دەڵێبێت بینەرانی زاری کرمانجی لە هۆڵی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سۆران سمینارێک لە بواری ژینگە ڕێکخراوە بە میوانداری دکتۆر پرۆفیسۆر دکتۆر محەممەد خانی. گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە، ئەمڕۆ شەممە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری سۆران سمینارێک بەشی چاڵاکیەکانی فێدراسیۆنی شاخەوانی کوردستان سمینارێکی تایبەتی بۆ لە بواری ژینگە بۆ پرۆفیسۆر دکتۆر محەممەد خانی ڕێکخستووە. بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سۆران بەشی چاڵاکیەکانی فێدراسیۆنی شاخەوانی کوردستان سمینارێکی لەم بوارە ڕێکخستووە لە ژێر ناونیشانی بەرپرسیارەتی تاک لە ئاست ژینگە و شاخەوانیدا. پرۆفیسۆر دکتۆر محەممەد خانی لە سمینارەکەیدا لە بواری ژینگە باس لە پرسەکانی ژینگەکە، هەروەها فەرمانگەی ژینگەی سۆرانیش بەشداری هەیە و کۆمەڵێک لە قایمەقامی قەزاکانی سنووری دارە سەربەخۆ سۆران و ژمارێکی بەرچاو لە میوانەکان بوونیان هەیە. هاوکات ئەو سمینارە بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی ژینگەی دارە سەربەخۆی سۆران بەڕێوەچێت. بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو یعنی کۆمەڵە گرۆپێکی هەم شاخەوانی دروست بووە، هەم لە ئاستاکدا بەڕاستی هەنگاوی زۆر باشە لەم دەبارەدا بەخۆم شاهدم کە لەگەڵیان دەچینە شاخەکان، یعنی دەبینم بەڕاستی ئەو کەسانێک کە بە شێوەیەکی ئاکادمی یعنی بە شێوەیەک لە ڕێگای فێدراسیۆنی شاخەوانی بەشداری ئەو دەورانە دەکەن، بەڕاستی لە شاخدا بە شێوەیەکی زۆر باش یعنی چالاکانە بەشدار وەکو کەسانی خوبەخشدا باوەڕ بکە وەکو ژینگە پارێزێکی زۆری باش بەشدار نەبە شتێکی گەلێک باشە. ئەم دەبارە بەڕاستی پێویستی بەوە هەیە کە هەمووان کار لەسەر بکەن. بەسەر ئەساسا من دووبارەی پرسیاری خۆم دەکەم، هیوادارم دووبارە من جارێکی تا پرسیار لە جەنابتان نەکەمەوە، ئەو باوەرینە وجودیان چۆن بەدەست بێنین، نەک تەنها لە بۆ لە بۆ بابڵێ ژینگە پارێزی لە هەر باوەرێکدا هەموومان دەزانین بەڵام کەمتر ئەمەل دەکەین. من ئەم دەرفەتە وەکو فارسەکان بەلەن سەراپا گوش ڕادەوەستین بۆ ئیستفادە لە قسەکانی جەنابی دکتۆر بکەن. جارێکی تر بە خێراتنێکی گەرم لە جەنابیان دەکەم و زۆر سپاس بۆ تەشەکردان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران. زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزم. زۆر سپاس بۆ هاوڕێیان. بەڕێزان، دکتۆر محیەدین محەممەد خانی پێم وابێ زۆر پێویستی بە تعریف و ناساندن نەبێت، چونکە زیاد لە سمینار و وتار و کۆڕەکانی ئاشنایە بە ئێمە لە باشووری کوردستان. بەڵام ئەوەی کە لای ئێمە گرنگە ئەو بابەتە قوڵانەی دکتۆرە کە بە زمانە سادە و شیرینەکەی کە کەسێکی ئەکادیمیست تاوەکو کەسێکی نەخوێنەوار هەمووی بە یەک ئاست ئەتوانن لە زمانە شیرینەکەی ئەو حاڵی بن و تێبگەن. بۆیە من پێم خۆشە کاتەکە زیاتر بەم ببەخشمەوە بە دکتۆر خۆی، هیوادارم ئێمە هەموومان بتوانین سوودی لێوەربگرین بە ئومێدەی کە مایکوشتەش باش ببێت تۆزێ شکایەتمان بۆ دروست نەکە. دکتۆر گیان فەرموو.
کەواتە بە ئەمانە بۆ بگۆز بوو زۆر باش ئەرە وەڵا باش شانسمان نەو خۆماڵیەکان خۆش و دەنگیان زەڵاڵ و بیژنەفین بۆ ئەوانەوە سەر کپوو بۆ من باش کاک شارەمگەر تۆ مایکە گەرەکە مایکێکیان دا من بیدەم بە تۆ دەی باش دەست پێ بکەین براکەم بەناوی خوای بەخشەندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان ئەم کاتەتان باش نازانم ئیمڕۆ چنێ خۆشحاڵ بووم هەر لە هەولێر هاتم بەم دیوە و ئەو شاخ و سەوزایی و دار و بەردەم بینی لە خۆمە گۆرانیم بووە حەسەن زیرەک ئەیوت و منیش پەلەورێک لە ژینگەکەی خۆی دای ببڕی بیخەیتە قەفەسێک مەریتر خاوەنەکەی فرە زیرەکوێت ئەنا پەلەورەکە خەمۆکیێرێت دووسێ مانگ ناخوێنێ دوای دووسێ مانگ وردەوردەی تر چی بکە سروشتیە وەکی جنابی قایم مەقام فەرمووی باوەڕێکی وجودیە شتێکی دەرونیە ئەگەڕێتەوە خوێندن بۆی ئیتر ناتوانێ بەری خۆی بورێت منیش دوو ڕۆژ و لە هەولێرا و هەولێر بۆ گشتمان شاڵی دڵە و قەڵا و مەنارە و خۆشەویستی وەلێ وەختێ تۆ ژینگەکە شاخوێ و باخوێ و ئاوێ و بەفروێ و ساردوێ تێبوێنە تۆزێ لە خۆتەوە هەستەکەی لە ژینگەکەی خۆی دابڕیایی لە ئستۆریەکە دامان ناون و سام و لەسەر بەفرەکانی هەورامانەوە بۆ گەرمای هەولێر سڵاوتان لێبێت بەڕاستی من دوو ڕۆژ بەر لە هەولێر لە ناوی بەفری داریاناوم بەفرێکی زۆر لە شاخێکی ساردا خەریکن لەرزمانە کرد لە هەولێرا خەریکم هارەقمە کرد ئەمیش تایبەتمەندی کوردستانە لە وڵاتی منە لە قەسرۆ بچیتە داوانی 2 سەعات و نیو تا 3 سەعاتی پێچی هاوینێک و بەهارێک و زستانێکە بڕی بە 2 سەعات و نیو ئەوە دەوڵەمەنی وڵاتەکەمانە ئێستاش هەر لە هەولێرۆ لە سەرڕەشەوە هاتمام دێواگەر غەڵەت نێژمی ڕێک بەهارێکی تازە دەسی پێ کرد زۆر خۆشحاڵ بووم کە چوومە بێخاڵ بێگەردی و بێخاڵی ئاوی پاکی ژینگەی ئەم وڵاتەم بینی کە نازانم لە کام ژینگەوە سەرچاوە دێت وەلێ 300,000 کورد لەم دێو ئەی خواتەوە هێژنینی ڕووسیای چێت یاخوا ڕووسیەکان ئەو نەزیرەکون ئاوەکەمان بۆ پیس نەکەن بە پختەیی بگاتە دەستمان یاخوا ئێمەش پیسی نەکەین بۆ ئاژەڵەکان لە خوارد بە پختەیی بیخۆنەوە ئەمە ئەرکێکە ئاسمان بە بەلاش پێمانێدات با لە زەویا پیسی نەکەین ساڵێک نەبارێت دەسەڵاتمان نەبیبارێنین ساڵێک نەبێ ئەتوانین چاکیکەین وەکو ئەگەر باسی ئەرزشە زاتیەکان و وجودیەکان لەبەرا بکەم بیکەمە پێشەکی با پرسیارەکە نەکەوێتە دواتر لە بیرم بچوە وەڵامەکەی من ئەرزشی زاتیەکەمە پیرۆز با بیکەینە کوردی چتە پیرۆزەکان ئەوانن خۆیان پیرۆزن پێویست ناکات تۆ پیرۆزیان کەی هەر بێژە پیرۆز بێت وەختێ پیرۆز نەبێت پیرۆز نابێت ئاو شتێکی پیرۆزە چون ناتوانی پشتی تێکەی ناشتوانی چاکیکەی ناشتوانی لای ببی نەیشمێنێت نامێنیت بۆیە پیرۆزە بوونی ئەو بوونی تۆس ئایا بۆ پاراستنی ئەو شتە بوونی ئەو بوونی ئێمەس هەوڵێکمان داوە ئەگەر هەوڵێکمان نەداوە بە خۆمان نێژین ژینگە پارێزن بە خۆمان نێژین عاقڵ ژیانی من گرێدریا بە شتێکۆ گرنگی پێ نادەم کەسێکە ژیانی گرێدریایە بە شتێکۆ گرنگی پێ نەدا یا تێنەگەیە یا عەقڵی کەمە کاری ئێمە چییە؟ کاری ئێمە تێگەیاندنە دانیشتنی ئەم کۆڕە بۆ تێگەیشتنە ناتوانین بە کەس بێژین لەمە داوا بکە بە شەرتێک خۆی تێبگایتر لەولا ناتوانێ نەیکا سوقرات ێژێ هیچ کەسێک کاری خراو ناکە ێژێ چۆن ێژێ ئەوە ئەیکان نایزانیە بۆیە ئەیکا ێژێ دێخۆ خاسی چەزانێت درۆ خراوە و ئەیچیکا ێژێ نەیزانیە ئەوە ڕووکەشی زانینە ئەگەر بەڕاستی بزانێت درۆ خراوە نایکا باشە ئەگەر یەکێک بەڕاستی بزانێ ئاوێک پیسەی خوا من بینیومە ئینسان نەوتی خواردە جیاتی ئاوە
هەرتیان ڕووناکوون و سپیون و ئەم لوتی ئیشی نەکردێ تینی وێنەوێ نەوتەکە خواردی وەختێ نەخۆش کەوتوێ یا وەختێ تامی چوەسە دەمی جازان ئاو تا دەم و تابی خۆی تام ناوە وەختێکانە هەناسەیەکدا تام دەست پێکە جا ئەگەر ئینسانێک لوتی کار بکە نەوتە خواجیاتی ئاوە ئینسانێک ئاو لە بەردەستیاوێ و تینووی بێت گەرەکی وێ بیخوات بێژن دەرمانی واتیایە خوا وەختێک ئەیخوا نەزانێت دەرمانی واتیە خەیاڵ بکە ئاوە وەختێک درۆەکە نازانێت درۆ خراوە خەیاڵەکە درۆ خاسە بۆیە ئەیکا ئەنا نایکا ڕۆڵی ئێمەوە سەخت تێگەیاندن دروست بکەین ئەرزشە زاتیەکان ئادەی هەوا نەمێنێت بزانم ژیان نەمێنێت ئەم هەمکە ئاگر و دووکەڵی کەینە هەوا ئەم هەمکە بەنزینەی کەینە سیارەوەی سوزێنین 10 لیتر بەنزین لە سیارەیەک ئازان چەند لیتری چەند کیلۆیە بێتە ئەو گەردە وردانەکە ئەچواتە هەوا و ئەچێت لە لوتی تۆوە ڕواتە ناو ئەشێت لە سیەکان تا لێی بکرێتەوە و لەولا بچواتە خوێنتەوە و لەولا شێرپەنجە و پیری و ئالزایمر و کێشەکانی لەش بۆ دروست بکات لە هەر 10 لیتر بەنزین 3 لیتری ئەوێتە شتێک لە هەوا ئەمێنێتەوە مەگەر باران بیشۆرە یا دار پاکی کاتەوە ئەنا ئەبێ سیەکانی تۆ پاکی کاتەوە ئەگەر باران بێت ئەرکی سی تۆ کەمێتەوە ئەگەر درەختێک بێت باری گیانی تۆ سووکە بێت بۆ هێژین درەخت بپارێزە و ئاو بپارێزە هەردوویان بارێک لەسەر سیەکانی لە ئاوات خراوە بارێک لەسەر سیەکانی لا بچێت ئەگەر تێگەیشتی باری سیەکانی خۆ قورس مەکە ئوروپا پاکترین ژینگەی هەیە چون باشترین سیارەیان هەیە سیارەکانیان نایڵن کۆنە بێت دەبێ زوو بیگۆڕن سیارەی چی هێژنەشە بێتە هیبریدی بە کارەبا ئیش بکات نابێ بە نەوت و غاز ئیش بکات لە شارێکی کوپنهاگنە 520,000 کەسە 570,000 پاسکیلی واتیە هێژن با بە پاسکیل بگەڕێن ژینگەکە ئالوودە نەکەن دووکەڵی تێ نەکەن هەرا و هوریای تێ نەکەن ئەوەندە دووکەڵێ مەقەلەقکاونە هۆڕنی سیارە و خشەی تایە سیارە لەسەر شەقامەکانە ئێمە قەلەقەکان هەر نەفرێک سیارەیەکی 6 پیستۆن و 8 پیستۆن و 10 پیستۆن تانوا پێ و بۆ تەماتە سندن پێچن بۆ بازار ئەو بە پاسکیلێکە چێت ئێمە لێرە عیبە سواری پاسکیل بین نازانم ئەگەر وەکو مسلمان تماشا بکەین لە ماقوڵترین مسلمان کێس حەزەکەمێکی ناوی بووە لەوە ماقوڵتر لە ناوی مسلمانە لە پێیانە بێت لە کاک شارام پرسم کێس پێغەمبەر صلی الله علیه وسلم سواری گوێ درێژ بووە پێغەمبەر لە من ماقوڵترە پاسکیلیش لە گوێ درێژ ماقوڵترە پێغەمبەر سواری گوێ درێژ بووە ماقوڵترین بەشەر سواری گوێ درێژ بووە من کە ماقوڵ نیەم سواری پاسکیلەوەم کە لە گوێ درێژ ماقوڵترە لەولاوە لە ماقوڵیا لە پێغەمبەر کەمترم لەم لاوە پاسکیل لە گوێ درێژ ماقوڵترە پیسی ناکا و میز ناکا و بۆی نایە و قاڵ ناکا و نازڕێنە و ئەو سواریەوە بۆ من سواری ئەمە نابم سمعەم ئەشکێت ئەی ژینگە ناشکێت ژینگە بشکێت تۆ نامێنەی تا سمعە بشکێت ئێمە بە تێگەیشتن ئەگەر توانی پاسکیلێکی چوو بێ لە ماڵا سیارەکە دانەی بۆ تەماتەوە پاسکیل بچیوە شار قەڵتان پێدەم شارێکی پاسکیل لە کوردستانە دەست پێکەین بەزووی یەک شار لە کوردستانە بەزووی ئەوێتە شاری پاسکیل لە پرۆژەی پێنجوێن شاری فێربوونا لە ڕووی ژینگەیوە ئێمەش مرۆڤین وەکی ئوروپایەکان ئەقڵمان هەو ژینگەمان هەو گیانیشمانمان خۆش گەرەکە و ئەیشتوانین خزمەت بە خۆمان بکەین مەگەر مەیلمان نەوێت ئامنی ساوێ نەمە ئەخورێ مەیلم نەوێ نایخورێن مەیل مەیخورێن مریشک خۆی بەسەر خۆیانەکە خۆڵ بەسەریان ناکرێت بە هیچ شان و قۆڵ ئەبێ خۆ فکرێ بکەی بۆم ژینگەتە ئەگەر مەیلمان بێت پاسکی لەگەڕێنین 6 لیتر بەنزین 10 لیتر بەنزین ناسوزێنین تا 3 لیتر گەردەکان نەچواتە سیەکانی مرۆڤی ئەم دەبەر تا هەوامان پیس نەبێت تا هەراوهوریا دەست پێ نەکات لە ئوروپا 30 ڕۆژ 11 هۆڕێن ئێمەژین بۆق 11 هۆڕێنی سیارەم 11 هۆڕێنی سیارەم گوێ پێوە لە وتارەکانی ئوروپا وتمە لە مەدینە لە 6 ڕۆژە 6 دانم گوێ پێوە یعنی مەدینە ئەر 30 ڕۆژ وایە 30 دانم گوێ پێوە
لە مەکە لە 1 دقیقا 64 دانم گوێ پێوە مەکە هەرەو جێسەر ڕەتیان نا پەیغەمبەرەوە لە ترسی ئەوانە ڕای کردوتی با لە ناوم نەبن هەرەو وەختی چە هەرا و هوریا و قاڵە قاڵ ئیسای چار هەرا و هوریا و قاڵە قاڵە ئەگەر یەکێکیش کوێتە حەجەیکە مەشایەتی لە مەدینە ئایسا 2 سەعات لە دوکانێکا غەراز دابوورە و مەی سێنە ئاخرەکەژێ ئەسەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه خوا حافسی لێکە لە مەکە 2 جار غەرازی هەوردە خوارد نەیسێنی سێمیە کاتە شەڕتەکە لە ترسا ئایسێنی قەرەباڵەخی و هەرا و هوریا تووڕەیی دروستەکە تووڕەیی هەرا و هوریا و قاڵە قاڵ دروستەکە لە ماڵی خۆتانە وەختێ تەکی ژنەکە عاشقانە قسەکەی چپەکەی مناڵەکان گویان پێوەنی یا ژنەکە تەکی شوەکەی هەر کە بووە قاڵدەراوسیەکانی چەزانن یعنی تووڕەبووی هەرا و هوریا دەست پێکەن شارەکانمان تووڕە نیەن هەرا و هوریایان زۆر نییە سیارەکان ئەوێسن شەو شارەکان ئاهۆن ناونەخۆتان پیا ناکەوی دەیبا بە ڕۆژیش کوتێکیان بێسێنی پاسکی لەبەری نەدر ئەمانە ئیتر بەزانین دەست پێکات ئەرکی من و تۆی شاخەوان بەس شاخەوانی نییە هەر لێراوە بە خەڵکی سلێمانی ێژم ئەگەر دەنگم بچوات لە یەکێ لە ڕۆژەکانی ئەم هەفتەی دەست پێکردەوە تازەوە پارکی ئازادی پاکەکەینەوە بە یارمەتی شاخەوانەکانی سلێمانی شاخەوانەکانمان بە شاخە ئەڕۆن خەرەندەکان تێئەپەڕێنن ئەم جارە تێنە سەوزایی و نەرمایی پارکەکان گەرەکیانە زبڵی گەشتیارەکان و هاوشاریەکانیان کۆ بکەن پەیامێک بگێنن ئێمە لە دەستی ناڕەحەتیەکانی شار ئەدەینە شاخ چون شاخەکان نەبێت داخەکانم بکوژێت بەڵام لە شاخ هاتینۆک ئارام بووینەوە حەزەکەین داخەکانی ئێوەی چوو پیسایی شارەکانمانیش کەم بکەینەوە تێن هەڵمەتێکی تازە دەست پێکەین پەیامێک بۆ ژینگە تەباین تەکتانە ژینگەمان پاکەکەینەوە تکاتان لێکەین ئێوە پیسی مەکەن و هاوشاریەکانمان ێژین مەگەر ئام لە ماڵی خۆیان چتەڕژێنێ کۆی ناکاتەوە دەی ئەگەر شار ماڵتە بۆچی ئێڕژێنی کۆی ناکەیتەوە بۆ ئەڕۆیتە ساحەیەک ساحەکە پیسەکەیت و کۆی ناکەیتەوە بۆ زبڵ و خاشەوەک و خۆڵەکە هینی خۆتە بەجێی تێڵی عیب نییە لە جێگەی خۆتە پیسایی جێبێڵی ئەبێ لە مەکتەبەوە دەستمان پێ بکرایە لە ڕەوزەوە قەینات دێرە درەنگە ئێستاش دەست پێ بکەی هەر درەنگی چون ئەگەر ئێستا نەیکەین نەوەی داهاتوو گلەیی لە هێمووەکات ئەو گلەیە ئێمە لە ڕابردووانەیەکەین لە مامۆستاکان نەیکەین ئێمە لە پێنجوە ناوتمان پیل فڕە مەدەن وتیان بۆ فڕەی نەدەین وتمان پیلێک 1500 مەتر ئاوی سێجا بۆ 50 ساڵ پیسەکە ئەوە بەڵگەی زانستی و ئەویچە ناونیشانەکان 11 کانی قورسی واتیا هەتا لە ئاو ناچێتە دەر لە خۆڵ ناچێتە دەر مەگەر گیایەک هەڵی مژێبی واتە لەشی خۆی ئەو وەختە ئاژەڵێک بیخوا و بێرێتێ لەشی ئێمە چون ئێمە گۆشت خۆرین یا ئێمە سەوزەیەک بکڕین و بیخۆین یا ئاوەکە بخۆینەوە لە بۆنی تۆ ئاگەیەتە ڕێژەیەک لەو ڕێژە تۆزێ چووە بانەدەسە کاتە شێرپەنجە دروستکردن ئالزایمر دروستکردن وتیان پیل واکە من ئەی چۆن ئەی بۆ تایسانەتان وتمان دەی تایسان نەمانزانی وتی دەی باشەتان وەخشی ئەگەر زانیتان و نەتان وتوێ تۆمەتبارن بە شێرپەنجەی ئەم وڵات وتمان بەخوا ئێمەش تازە زانیمان ئێمە دەستمان کرە پیل کۆکردنەوە لە پێنجوێنە لە تۆن خەریکە ڕەدەبێت ئەو پیلانە کۆمان کرێسەوە هەر باتریەک 1500 متری سێجا لە وتارێکی ئەم جارە مامۆسافەری قشایەتمە گەنجێک وتارەکە بابەتێکی ترو نایلۆنێکی یاورد مناڵێکی 13 ساڵ لە هۆڵی بۆنەکانی پێنجوێنە نێزیکی 150 دانە باتری تیا بوو وتی ئەمانەم کۆ کرێسەوە وتم بۆ وتی دەی ئەی مەگەر لە وتارەکانە نەتانوت هینی خۆتانە وتی نەوەڵاوە گەڕەکی چاگەڕیام کۆم کردەسەوە وتم دەی بۆچی کۆ کردەسەوە وتی دەی تۆ ێژی هاوڵاتی نەخۆشە خاگەرەکمە هاوڵاتی نەخۆش نەکرێت تەلەبەیەکی 13 ساڵ خۆزگایە تەلەبەیەکی 30 ساڵیش عەقڵی وا بووە هەر فڕەی نەدایە نەمگەرەکە کۆی بکات کێ ئەم مەردمە تێبگێنی بە کێ بێژین لە هێوە ژینگە دۆستتر و لە هێوە ژینگەی ترم دەست ناکەوێت لەم کوردستانە
ئێوەن ئەزانن ماڵەکەتان کە بە $1,000,000 ڕەنگە نەیفرۆشن بە دەیان دەفتەر خەرجی ساحەکەیتان کردوێ وەختێکانە داخەکەن و کپەونەوە ئەدەنە شاخەکان تمەنێکتان خەرجی شاخەکان نەکرد شاخەکان لە ماڵەکانتان خۆشتر بەلاش و کراوەس من بەڕێیا هاتم سوێنم خواردتم ئەگەر بچی بۆ سینەما پارە لێ بسێنن ڕەنگە بێی بەرەو سۆران بێژن بۆ سینەماچێ بێ پارە لێ بسێن تماشای و شاخانەکەی کەیفەکەی ئەزانی چەنێ خواردنی چاو خۆشە ئەزانی گۆرانی وێژە گشتمان تێرێتە لە قەلەق و هونەرمەندێک گشتمان حاڵمانە گۆڕێت چیەکات خواردنی ڕۆح دەداتی هەروە بۆ خواردنی لەش پوڵە دەیتە قەسابێک گۆشتە سێنی مەمنونی چێوی تۆزێک هەرزان بگداتێ هونەرمەند بێبەرانبەر ئەداتێ بۆیە هونەرمەندان خۆشەویست بۆیە هونەرمەندێک وەختی قسەکە حەزەکەی بێبەرانبەر خەریکە ئەداتێ هیچی لێ ناسێنێ ئەی شاخەکان چتان لێسێن هونەرمەند تا بۆی نێ نایەژێتی شاخ بەردەوامەیدات ئەو بۆریە هەموو ڕۆژەکەی کەی تۆ باران و بەوری سەریە و شاخانەسە شاخەکان نەوایە ئەو بۆر و بارانە نەبوو شاخەکانی شەڵی ناگرنە بڕۆنە سەر شاخەکان ئەوانتانە شاخەوانن دیوێکی بڕێ لە شاخەکان وشک و ڕقە و کڕیاسۆ چون درەختی پێوە نییە بارانەی شۆریا چواتە خوارد نەسڵێک بەر لە ئێمە درەختەکانیان بڕیە و لە ناویان بدە یا ئاگری نەزانێک شاخەکەی سووتاندێ و ئیتر درەخت نەماوەتە ئاومان بۆ هەڵبورێت ئەم دیوەکەی کە نەسووتیاوە سەوزە و جوانە و کانیاوەکانی ڕەوانە و پەلەورەکانی خەریک نەخێن ئەزانن گەورەترین ئاگر کاتێکە دەست پێکا بە پەرداخی ئاوە کوژێت و بە یەک پەرداخەوە ئەزانی ئەگەر هەستی ژینگەیی نەوێت ڕەنگە ئەو پەرداخە ئاویە پیانەکەی کوانە و ژینگە پارێزانە لە هەورامانە خۆیانیاندا بەری ئاگر و شەهید بوون خۆیان نەماون ئەوەسە یادیان ماوە ئێمە لە هەورامانی کوردستانی ڕۆژهەڵاتە تا ئێستا نێزیک بە 11 دانە ئاگرۆکوژێنمان شەهید بوون لە کوژاندنەوەی ئاگرە بۆ کێ ئاگریانە کوژانە خۆ ماڵی خۆیان ئاگری تێ نەچوو چۆن ماڵی خۆیان ئاگری تێچوو ئەوە ماڵی منە تا لای دەلاقە و شوشە و کۆڵانە کەس ماڵی ئەوان گەڕەکەکەی چە چون گەورەن ماڵی ئەوان شاخەکەی چە چون شاخەکەیش بە ماڵی خۆیان نەزان ئینسانی گەورە هەمووی جیهان بە ماڵی خۆی زانی بۆیە لە هەر کوێ کانیەک لە هەر کوێ ئاژەڵێک لە هەر کوێ دارێکە شکێت و هێژی قاچی ئەم شکیاوە هێژی کوڕی ئەم کوژیاوە ئەمە ئەشێت دروست بێت یاتە بە خوێندنەوە بە تێگەیشتن دروستە بێت بە ئەمر دروست ناوێت من ئەمرەکەم بە چۆلەکەکان دوو لە ڕووتان ڕقنە نەکەنم لی سیارەکان هەر سەرۆک کۆمارێکە توانێ ئەم ئەمرە بکات بزانم چۆلەکەکان جێبەجێیەکەن هیچ سەرۆک کۆمارێ ناتوانێت ئەمر بە مێشێک بکات تا بە چۆلەکەیەک بێ ئەمر بە مرۆڤەکرێت و ئەگەر تێبگێت ئەمری چی نەگەرەکە بە دڵ جێبەجێیەکات شاخەوانەکان بە دڵ تێگەیشتن ژینگە پارێزەکان بە دڵ تێگەیشتن پێویست ناکات هەڵمەتیان بۆ دروستکەی خۆیان هەڵمەتن هەڵمەتەکان بەو کەسانەسە خەفتوون ڕایان بشڵەکێنین ئەگەر نە کام شاخەوان زبڵەکەی لە شاخ جێتێڵێت کاممان لە کۆڵانێک و ڕێبووین بەردێ لە ناوەڕاستی کۆڵانەکاوێت هەر هیچ نەبێ قاچێکی لێ نادەین بخێنەوە لاوە کاممان پیلمان فرادەینە ژینگە کاممان لە پاڵی دەریای چاوین ئاو خراوەکەین کاممان بە بێهۆ دارێکە سووتێنین کاممان ئاگرێکەکەینەوە پێویست نوێت نایکوژێنینەوە وەڵی من چی ئاگرەکەم و لە شاخە دوای هاتنومەی کوژێنمەوە ژم با خەڵوزەکەی بمێنێ بۆ جارێکی تر شاید جارێکی تر گوزەرم کەوتۆرە کاممان ئاگر لە جێگە ئاگری کۆنا ناکەینەوە ئاگرێکی تازە لەسەر گیایەکەکەینەوە ئەمە هیچ کاممان لە شاخە ئاگر لە جێگە ئاگری تازە ناکەینەوە مەگەر بەردێکوێت ئەگەر جێگە ئاگرنەوە لەبانی بەردێکۆی کەینەوە ێژین بە گیایەک نەسووتێنین دارێک نەشکێنینەوە ئیتر زۆر لەسەر ئێمانە ناچم ئەچمۆ سەری پرسیارە یەکەمەکە ئەرزشە زاتیەکان باوەڕە وجودیەکان شتە پیرۆزەکان چین شاخ چتی پیرۆزە پیرۆز یعنی خۆی بەخۆیەوە ڕاست لەسەر قاچی خۆی وێستیاوێ ئاڵتون شتێکی پیرۆزە چون خۆی بەخۆیەوە ئاڵتونە تێکەڵاوی هیچ نابێت گرانە پڕبایخە
پارەش شتێکی بە ئەرزشە وەلێ پارە ئەرزشەکەی وجودی نییە پارچە کاغەزێکە یێژن بڕی ئەم پارچە کاغەزە ئاڵتون ئالەرادانە تا کاغەزەکە بڕوای پێ بکەین بۆ دۆلار پارەی چاکیاندانا بۆیە دۆلار ئەرزشەکەی زۆرە ئەگەر یەک دقە ئەمریکا بێژە دۆلار باتڵ بۆسە و کاغەزێکی تازە تەبعەکەین ئەو کاغەزانە لە باخەڵیتەوە قیمەتی نامێنێ وەلێ ئەو ئاڵتونانەوە لە مەڵا قیمەتی لا ناچی چون ئاڵتون گرێ نەدراوە بە بڕیاری هیچ کەسێکۆ خۆی گرانە وەلێ پارەی دەورەی سەددامتان وا لە بیرا بە یەک ڕۆژ باتڵ بوو هەرچێک بوو بە کاغەز ئەوتوانی سۆبەی کوورەی پێ بگڕێن چون ئەرزشەکەی گرێ دریا بە شتێکی تر ژینگەییەکان هەوا ئاو خاک بوونی ئاژەڵەکان لە هەڵۆ تا مشک تا مار تا دوو پشک ئەمانە باوەڕێکتانەشێ وا بێت بوونیان پیرۆزە و ئەرزشی زاتیە ئەگەر ئەوانە نەبن خواردن نامێنێت ئەگەر ئەوانە نەبن ژینگە ناپارێزێت بۆیە ئەمانە شتە پیرۆزەکانن کەسێک بە شتە پیرۆزەکان بێڕێزی بکات ئیتر خۆی پیرۆز نییە خۆی بەرەو بێڕێزیە چوات تا ئێستا بێڕێزیمان کرێ بە ژینگە بەداخەوە ئەگەر بە نەزانین کردومانوێت ئەتوانین داوای لێبوردن بکەین ئەگەر بە عەمد کردومانوێ ئەبێ لەبەرا قەرەبوو بکەینەوە لەولا داوای لێبوردن بکەین ئەگەر ئەمە نەکەین شایستەی ئەوەین لە ژینگەکە فڕە بدرێنە دەر ئەمە بۆ ئەو بەشە با بچینە ژینگە چییە تا بێژن ئەی ژینگە چییە باسیەکەی ژینگە ئەو شتەسە تایە ئاژینە هایە ژینگە ژیانە یەکەم ژینگەی مرۆڤ کوێس یعنی ئێستا من محەدینم پێژن ئێوەژن محەممەد خانی من محەممەدی خانیم ژینگەی محەممەدی خانی کە ئەسە محەممەدی خانی کێس ئەمە محەممەدی خانیە یا ئەمە یا هەردکە هەردوو باڵیشمم لێ بکەنەوە محەممەدی خانی هەرماوە نە ئەم باڵمە محەممەدی خانیە نەوە باڵیشمە هەردکی چیان بکەنی توار محەممەدی خانی ما ئەمە محەممەدی خانیە دەیخۆسەری چم ببڕن هەر محەممەدی خانیە مێنێ سەرەکەی نەما من کێم من ئەم لەشمە یا خاوەنی ئەم لەشمە ئەگەر من خاوەنی ئەم لەشمە پس من لە لەشەکە گەورەتر من ئەبێ لە جێگەیەکا بژیم چون لەشەکەم لێ بسێنیە ژن مردی تر کەس وە دیار مۆدانانشێ یەکەم ژینگەی مرۆڤ لەشێسی پێویستەوە یەکێ بێژی لەشی و بپارێزە بزماری پیامە کوتە دڕکی پیامەکە نانی بۆ بخۆ هەناسەی بۆ بکێشە ئیسا پێویستە من بێژمەوە تخوا هەناسە بکێشن تخوا بێ زەحمەت هەناسە بکێشن ناوە بمرن ئەی دەستان خۆشەوە هەناسە کێشن قوربانتان بم چە نەزیرەکەن هەناسە کێشن ئەمە گاڵتە و گەپعادی ئێستا تووڕابن لە من ئەم قسانەکەم ژینگەی چەرواسە نابێ بێژی دار بنێژە دارمە بڕە قوربانە بووم دارە نێژی قوربانە بووم دار نابڕی هەروە نابێت دەستی خۆ ببڕی هەروە نابێت دەستی خۆ بشکێنی هەروە نابێت سپاس بکەن چون هەناسە کێشی هەروە نابێت سپاس بکەن چون ئاوە خۆی چون ژینگەکە بەخێوەکەی بەخێوی نەکەی ئەمری ئەوە بێعەقڵە بەس لەشی خۆی بە ژینگەوەزانی من بە لەشمۆ گرێ دریاوم لەشم نەمێنێ من نامێنێم دەیخۆ من هەر لە لەشمان ناژیم ئەبێ ئەم لەشە بووەمە دەربێرمێ ماڵ ئەم لەشە لەم جلەواژی تاوسانوێت هاوینوێت جلەکە گەرموێ ئەتەقم زستانوێت ساردوێت جلەکە ناسکوێت ڕقەوەمۆ دوومین ژینگەی من جلەکانمە تخوا پێویستە بێژم پێتان جل بکەنە بەر پێویستە بلاڵێمەوە با جلەکانتان پاک و خاوێن بێت پێویستە بێژم توخوا جلەکە پیس بوو بیشۆرن و تازەیکەنەوە ئەی بۆچی پێویستە بێژم کۆڵانەکە پیس مەکەن شارەکە پیس مەکەن کەی پێویستە بێژین درەختەکان مەسووتێنن درەختەکان بکوژێنەوە وەختێک کەسێک هێشتا ژینگەی تا لای لیباسەکانیسی یعنی ئەو نەبچووکە تا ناوی لەشی و تا لای لیباسەکانی گەورەس تۆ زێتر گەورە بێت ژینگەیەوێتە ماڵەکەی تخوا پێویستە بێژم شوشەکانتان مەشکێنن پێویستە بێژم فەرشەکانتان مەسووتێنن پێویستە بێژم ئاو بەرمەدەنە ماڵی خۆتان بێگومان گشتانێژن پێویست نییە تا ئەوێچە تێگەیشتین چون نەیچیەژی ئەمە هەرەیکەین چون ژینگە تایسا سیانیمان چاودێری کرێ لەش و جل و خانوو
برنجێ داکەوێت حتمما کۆیەکەینەوە ئیسانەوەی کۆڵانەکەس یەکێک بێتاقەتی کۆڵانەکە زبڵی تێکە یەکێک لە پەنجەرەکانەوەی تەکێنێتە کۆڵانەکە چونی تر کۆڵانەکە ماڵی ئەم نییە دێ عیب نییە من میوانی تۆم کۆڵانەکە هەونە پیسە تا حەوشەکە ماڵتە دەی تۆ بچووکی هەر تا حەوشەکەی خۆتی نا با کۆڵانەکەیش ماڵی بێت لە ژێرۆ تێی تۆ کلینیک سێوا لە دەستۆ ئەیخێتە کۆڵانەکە ڕێوبووی لە بیر تاوێ من بکەوێتە بیر من بکەوێتە بیر ئاوە شایەتی ئمڕۆ وەختێ خستە زەوی هەڵینەریە بێ کەسێکی تر هەڵی بووری زاڵمی کاری خۆەکەیتە ڕشی خەڵکو لە دەستی تۆ داکەوتێ لوتی خۆت و پێپاک کردەسەوە ئەیخێتە زەوی پیاوێتر هەڵی بورێ ژنێتر گزگی بدا بۆ تۆ کێی فرعونی چیت زبڵی خۆتە داکەوتە هەڵی بورەرۆ چون هەر کاتێ داخست یەکێکە بێت دوولە بێتەوە هەڵی بورێ بۆچی خەڵک دوولەوەکەی تۆ بۆ ئیشی غەڵەتی خۆ کەسێکی تر کۆڵانەکەیش بچووکە بۆی ێژە شارەکە و گەڕەکەکەیش ماڵی منە ئێوە ئەو کەست هەڵمەتی سلێمانی گەرەکیم قسە بکات ێژین هەرکێ شەقامەکەی پیس کردێ هەرکێ پارکی ئازادی پیس کردێ ئێمە پاکیەکەینەوە بەو هیوایە مناڵی ئەو خەڵکە بۆ گەشتیاری تێن بۆێنە چاومان تێ ببڕن ماڵی خۆیان گەڕەکی خۆیان کۆڵانی خۆیان پاک بکەن کابرا هە لە سیارەکەی خەریکە جگەرەیە کێشێت هە لە سیارەکە خەریکە چیپسە خوات تەواوی کرد فڕێداتە کۆڵانەکە ئەی بۆ نایخێتە سیارەکە خۆ سیارەکە ماڵی خۆت نیشانەی ئەخلاق شەراکەتە وەختێ شەریکی کەسێکیەشی خەیانەتی پێ نەکەی حکوومەت بۆ کاری شەریکیە ئێمە بۆیە حکوومەت دروستەکەین ئەوە خۆمان ناتوانین بکەین حکوومەت بیکە من ناتوانم کارەبایە بۆ خۆم بکێشم حکوومەت بیکێشە منیش عەسکەری بۆ بکەم حکوومەت بیکێشە منیش گیانی خۆمی بۆ بەختەکەم دەنگی بۆ ئەدەم ئەچم خۆمە دەمە بەری گولە سەدامی لە ملەکەمەوە دژمنی لێ دوورەکەمەوە پێشمەرگایەتی بۆ ئەکەم کوڕمی بۆ ئەدەم بمرێت مناڵمی بۆ ئەدەم خزمەتی بکات حکوومەتم بۆ وەسە کارە گشتیەکان خۆم ناتوانم بیکەم ئەو ئەشێ کۆڵان خاستکات ئەو ئەشێ شەقام خاستکات ئەو ئەشێ گرێبەستەکی وڵاتەکانی ترا بکات بۆ یەکانە حکوومەتی شتێکی پیرۆزە چون بە نەبوونی ئەو ئێمە لە ناوەچین بۆ داعش نەیتوانی پەلاماری هەموو وڵاتێک بدات وڵاتێکە بە قووەت بێت کەسی بچووک زاتی نییە پەلاماری بدات بۆ یەکانە تکاتان لێ یەکەم حکوومەت پیرۆزە ژینگە پیرۆزە باوک پیرۆزە دایک پیرۆزە کۆمەلگا پیرۆزە ئیشی کۆمەڵایەتی پیرۆزە ئەگەر کەسێک باوکێکی بێڕێزە باوکێکی بێڕێزە باوکایەتی بێڕێز نییە ئەگەر کەسێک مدیرێکی بێڕێزە ئەو کەسە بێڕێزە مدیریەت بێڕێز نییە بەشەر بە مدیریەت ئیشی کۆمەڵایەتی تێپەڕان ئەگەر کەسێک سایقێکی بێڕێزە سایقێکی بێڕێزە سەیاقەت بێڕێزی نییە چون ئەگەر ئەوان نەون ئەم هەم کە هەناردە و هاوردنە بە کێ بکەین وریابن شتە پیرۆزەکان بێڕێزی پێ نەکەین بێڕێز ئەچواتە ناوی شتە پیرۆزەکان وەلێ چتی پیرۆز بێڕێزی پێکرد وڵاتەکەی لاوازەکەی با بێمۆ سەری بابەتەکەم بێنۆ ژینگە ژینگەی بڕێ کەس ئەوێتە کۆمەلگاکەی ئەو کۆمەلگا ئیشی کۆمەڵایەتیەکە ئەو ئیشە کۆمەڵایەتیانە بە تاک ناکرێ کارەبا بە تاک ناکێشتێ مەکتەب بە تاک دروست ناکرێ مەکتەب بۆ گشتمان دروستەکرێ ئەبێ حکوومەت دروستکە بۆیە حکوومەت پیرۆز جادە بێ بۆ گشتمان دروست پێ هەرکێ نایە بێ جادەیە بۆ خۆی بکێشێ بۆیە حکوومەت پیرۆزە جادە بکێشێت شار پیرۆزە چون شارستانیەکان تایە ئەژین ئەگەر شار نەبێت ئەگەر ئەم شاری تۆ فیتەری تیان نەبێت دەبێ بڕۆی بۆ شارێکی تر سیارەکە چاکەی ئەگەر دکتۆری تیان نەبێ بێ نەخۆشەکە و بۆی بۆ شارێکی تر ئەگەر شارەکە گەورە بێت دکتۆر و پرۆفسۆر و زانکۆ ئەوانەشی تێتێت پیرۆزە بێ شارەکە شار هینی گشتمانە حکوومەت چاودێریەسی شەریکین لە شارە یەکێ لە شەراکە تا خەیانەت بکە باشتر واسە لەو شارە بیخەیتە دەر شەقامینی گشتمانە سیارە هینی خۆتە خواردنەکە لە سیارەکە تا خۆی بخەناوی سیارەکە
خستە ناوی شار خەیانەتی بە گشتمان کرد. بۆ زبڵی خۆ تێرێنیتە ماڵی من؟ شار ماڵی منە ئەگەر تۆ بە ماڵی خۆتی نازانی. ئەو درەختە لەو شارەوە سێبەرەکەی هینی گشتمانە، تۆ چووی خەریکیەی بڕی. هێشتا نەیزانیوە شاریش ماڵە، ماڵی گشتمانە، بۆیە زبڵی خۆی تێرێناتە ماڵی ئێمە. ئەکرێت ئێوە زبڵی خۆتان بۆن بینەنە حەوشی کەسێکی تر؟ ئازیزان دووبارەیەش میوەمە بەس تێگەیشتنن جێبەجێیەکات، بە زۆر ناتوانی. تۆی ژینگە پارێز ئەگەر کەسێک بینی ئەم غەڵەتەکە شەڕی تەقامەکە تێی بگێنە، تێ ناگات بە بەرچاویەوە بیکە. 2 جار 3 جار 100 جار 100 کەسمان کردمان 101 ئاخرەکەی تێگات. ژینگەکە ئەگەر شەڕی تیاوێت پاکی کوێت ژیانی تیا ناکرێت، نەکو ئێوە وەکو ژینگە پارێز ژینگەکە بکەنە جێگەی شەڕبێژن وڵا پاکیەکەینەوە. بەدبەختی وڵاتی ئێمە ڕکابریکردنە، ئەوە بەدبەختیەکی گەورەست. من زۆرێ لە وڵاتەکانە گەڕێم، زۆرێ لە وڵاتە کوردیەکانە بینم گروپێکی شاخەوانی یا گروپێکی پاراستنی ژینگە دروستەوێت لە شارێکی بچووکە، شارەکە درکێکی ئاگرەگرێ هەمویان پەلامارە دنەچنەی کوژێنەوە. ئینسان هەستێکی خۆش ڕووی تێکات. ێژێ خواشکر گوندەکەم خاوەنی پێیا کرد، چوچتی بێ خاوەن لە ناوەچێت. گروپێ تریش تێ نێژنی ئەمەش ئەوینە گروپی ئاگرۆ کوژاندن. ئەم دەفا ئاگرەکرێت و هەردوو گروپەکە پەلامارە دەنێژی خواشکر پەلەور بە 2 باڵە فرێت، هەردوویان چوون بۆ ئاگرۆ کوژاندن. تێنەوە ێژێ ئەوان سێنان دەت و خۆمان 6مان چوین. ئیسا ئەوان ێژنی هەمە کوژاندمانەسو. ئەم دەفەکە با خۆمان نەچین بزانینەوە نەتوانن بکوژێن. ئەم دەفە شاخکارێرە هیچ کێ ناچێ بکوژێنێتەوە. ڕێک پێچەوانە بووە ژینگە پارێزیەکەمان، چون بۆ چتە زاتیەکە نەمانە کرد، بۆ خۆمان کردمان. شتەکەمان پیرۆز نەکرد، گەرەکمان و خۆمان پیرۆزکەین. بۆ سەرکەوتنی ژینگەکە نەمان کرد، بۆ دەرکەوتنی خۆمان کردمان، بۆیە غەڵەتمان کرد. هەر کاتێ 2 گروپی شاخەوانی لە شارێکاون تەبانەوە بزانەوە شارە وێرانەوێت. بە هیچ کەسیش نایژم تەبایان کام، مەگەر لە خۆیان گەورەتر هەست، مەگەر لە خۆیان ژینگە پارێزتر هەست. بۆ کێ بێژم بێت قەیخایی ئەم دوانە بکات؟ بە خۆیان ێژم هەر ناتەبایی ڕووی تێکردن بزانن بوونە سە زدی ژینگە، بزانن نەخۆشینە ڕووی تێمان کردێ. بەسمانە ئیتر دووبەرەکی، بەسمانە پشت لە یەکتری هەڵکردن، بەسمانە ڕکابری. ئەی بۆ هاوکاری نەکەین؟ تەواوی مرۆڤایەتی من کارم پێوە نییە، مرۆڤایەتی کوردستانم کار پێوەست، من کوردم چی بکەم؟ ئادەی کامتان سیارەتان لە قوڕاگیری نەکرێ، لە بەفراگیری نەکردێ؟ کامتان دەفعەیە بۆ ناو نیشانێک لە شارێکا دانەماون؟ هەست لەرا کەسێک تایسەوای پێ ناتوێ؟ وەختە سیارەکەتان لە قوڕاگیرەکە خۆتان نشنە خوارد پاڵی پێوەنن یا خەڵک پاڵی پێوەنن. حتمما ێژنە خەڵک پاڵی پێوەنە. خەڵکەکە ناسن نەوەڵات چون نازانم لەکوێ لە قوڕاگیرەکەم. ئەی ئەو خەڵکە بۆ ئەشنە ناوی قورتاتۆ دەرباس بکەن؟ چون خەڵک حازرن بۆ کاری باش. ئێمە نازانین ڕێیان پێیشان بدەین. ناو نیشانێکم گەرەکەیسا لە قەڵات زییا بپرسم خەڵک پێمیشان نادەن؟ ئەم ناسن؟ نەیچم ناسن مەگەر پێمیشان نادەن. بەڵێ وڵات دەی بۆ خەڵک حازرن بۆ ڕێنمونی و هاوکاری. ئێمە ڕکابری و دژایەتی خەریکین دروستەکەین. من بە کەس نایەژم، لە کەسیش داوا ناکەم، بەڵام لە ژینگە پارێز داواکەم. چون ئاوێ رووسیا پیس بێت لە بێخاڵەوە ئیتر بێخاڵ نایەتە دەر، پڕخاڵ تێتە دەر، پیس تێتە دەر. چون لە ڕۆمادیە تۆز هەڵەسێت ژینگەکەی درەخت و گیای نەماوێ لە تارانە هێمە قڕەکات. چون لەرا ئاو هەڵمەوێت لە گەرمیانەوارێت. ژینگە سنوور ناناسێت، وەکو علم سنوور ناناسێت. علم کاری نییە. تۆ هەر زمانێک هەر زێدێک عالم بیت، علمەکە خەڵکی دنیا استفادەی لێکە. تۆ بە شەرتێک مرۆڤ بیت، هەوا و ئاو و خاک ژینگەتە و ئاژەڵەکانی شەریکتن. مافیان بەراورد نەکەی، چاودێریان نەکەی، مراقبەیان نەکەی، تۆڵە لێکەنەوە. بەبێ دژایەتیش تۆڵە لێکەنەوە. باران ناوێتە باران و سەوز بوون و ڕوان، ئەوێتە هەرەس و ئەوێتە سەیل و ئەوێتە ڕووخان و ئەوێتە خنکان و لە ناوبردنی خاک و فەلاحەت و کشاوەرزیەک. چون ژینگەکەی وێران کرد. هەوا ئەگەر
فێنە نەبێت قڕتەکات گەرما دەست پێکات هەولێر ئەگەر ئەوەندە گەورە بووە دوو ئەو نەژینگەکەیشە گەورەکەیە شێ درەختی تیا بڕوێنی درەخت ئاوی گەرەکە گەرنەوێت ناڕوێت ئەبێ وریابی ئەگەر ناتوانانی درەخت بڕوێنێشە سیارەکان بوەستێنی ئەبێ پاسکیل بەکاربێری ئەبێ جێگەوڕێگە بۆ پاسکیل دروست بکەی ئەبێت جینگە پارێزی دەست پێ بکات ئیستا ئێمە لە شارەکانی ئێرانەوامان پێاتێ سیارە زۆرە و کۆڵان تەسکە سیارەکانمان تاقوجووت کردێ یعنی یەکێ لە ڕۆژەکان سیارەی جووت ڕقم جووت ئەبێ بێتە دەر یەکێ لە ڕۆژەکانشە سیارەی ڕقم تاق بێتە دەر ئەنا کۆڵانەکە نایدێرێت ئێوەش ئەمە وا بڕێوە سیارەیەکە کڕیە بۆ مانگێ 30 ڕۆژ لەمە دوایێتە سیارەیەک بۆ مانگێ 15 ڕۆژ چون ژینگە ناپارێزی پارەکە و 15 ڕۆژ بەکاردێت با بچمە شاخەوانی ئیتر واز تێرم لە ژینگە ئەی شاخەوانی چییە شاخەوانی باخەوانی نازانم دارەوانی وان یانی شتەکە بەخێو بکەی شاخەوان ئەوە نییە ئەچوە بۆ شاخ شاخەوان ئەوەسە شاخ بەخێوەکات باخەوان ئەوە نییە ئەچواتە قەیدارە ئەوەسە دار بەخێوەکات علامەتی بەخێوکردن چییە سەمەر بدات سێوەری بێت شاخەوان نابێ بێژێ ئەچم بۆ شاخ ئەشێ بێژێ ئەچم شاخ بەخێوەکەم چون شاخ گشتمانی بەخێو کرد بەبێ بەرامبەر بەخێومانی کردە ئای بە دەسەیەکمان سپاسی نەکەین ئێمە سپاسی شاخەکەین بە پاراستن ئاژەڵەکانی ڕاو ناکەین درەختەکانی ناشکێنینەوە ژینگەکەی ناسووتێنین ئاوەکانی پیس ناکەین ئەگەر بتوانین ئەمە بکەین ئێمە شاخەوانی جا بە گروپ شاخەوانیەکەین خۆتان نەزانن شاخەوانیش لێ هاتوویەکی گەرەکە وەکی دەشتەوانی نییە دەشتەوانیش دەشت بەخێوەکە وەرێ ئەوە دەشت بەخێوەکە کۆڵی قورسەڵ ناگرێت بە سەیارە ئەچێت ئێمە بە کۆڵەچین لە لای ئێمە لایت و کارەبا نامێنێت ئەوانە مخەیەم بکەن لە شاخا دووشە و ئەزانن شاخ زۆر زۆر جیاوازە لە باخ و لە دەشت چونکە چوویتە شاخ ئەگەر بە تایبەت لە فەسڵێکا بچیت یا لە شاخی بەرزا بچیت ئەبێ ئاوەکەیش بۆی تەکی خۆتا جا ئەزانی ئاو چەندێ خۆشەویستە بۆ ێژم شاخەوان ئەزانێ ئاو چەندێ خۆشەویستە بچۆ بۆ شاخێکی 4000 متر لە بەهارا بڕۆ تانی وەڕۆ ئاو نییە دەمینی مەڕۆ ئاو دەست پێکات چون بەفرەکان تا نەتوێنەوە ئاو نییە ساعتی 6 و 7 وارە ئاو نامێنێ ئاو ئەوەستێ بۆریەکان ئەوەستێت چون بەفرەکان دووبارە ئەوەستێنەوە ئەڕوانی لەو شاخە ئاو 24 ساعت نییە شاخ خۆی عاقڵە گەرەکی ئەو بەفرە تا ئەو ڕۆژە جێگەی هەست هەڵی بورێ بۆ تۆ کەمکەم بیتوێنێتەوە کەمکەم بێتە خوارد تا تۆ ساڵێک ئاو بێت ئەو سەلاجە لە ماڵا ئەو نەخۆشتەوێت ڕێک سەلاجە گەورەکە ها لەو شاخ ئەبێ وەکو سەلاجەکەی ماڵ بیپارێزی شاخەوان بەو کەسەیەش ئەچی بۆ شاخەوانی ناتوانی خواردنی زۆر بووی لەبەرەوە کۆڵەکە و قرسەوێت بە تایبەت ئەگەر شاخی 4000 متری بێت کە ئەم دێو شاخەکانتان تا نێزیکی 3000 شاخی 4000 متر بێت مەجبورەوی شەوێکیش لە شاخا بمێنێتەوە شەوێ لە شاخا بمێنێتەوە ئاوی شاخێک بۆی ئەگەر هاوی نوێت هەر کەسێک لە هاوینا بۆ شاخەوانیشە 4 لیتر ئاوی پێبێت خۆی 4 کیلۆکات کۆڵەکەیشی هەر نەبێت کیلۆ نیوەکەوێت ئەو جلانەش پێیەخەوێت 2-3 کیلۆ بێت ئەو خواردنەی ژوای پێ هەر کیلۆیە کیلۆ نیمە خواردنی چی وا پێت ئیتر بڕێ غەرازی چەوەی تەکی خۆتاوەکی کڵاو و چاویلکە و ئەساو ئەوشتانە ئەوانیش 1-2 کیلۆ بن گشتیان 6 کیلۆ 7 کیلۆ تا 10 کیلۆ کۆڵ واوە کۆڵتەوە کۆڵەکانیش پێویستن وەلێ ئەزانی شەکەت دەکەن حتا کۆڵی پێویست بۆیە هەوڵە دەی چتی ناپێویستنەوەی تەکی خۆتا شاخەوان نابێت لەسەر سفرەی خۆراکی ناپێویستدا نریاوی ئەچمە ماڵی هەر کوردێک لەم دێ و گەرەکێسی کوردبوون و میوانداری خۆی بە سفرەکە بسەلمێنێت لە سفرەکەیە 10 تا 12 کیلۆ خۆراک فڕاتێت شاخەوان نابێوا بێت ئەوە ژینگە پارێزی نییە خۆ قرار نییە ئاژەڵ هەر کێویەکانی نەکوژین مریشکی دەواژنەکانیش با نەکوژین ئەزانی چەند مریشکی کوژرا و لە بانی سفرەکە و بە سوورۆکریایی فرادەی ناژم هەموو ماڵێ واسە وەلێ بە تایبەت دەوڵەمەنەکان کە زۆرترین شت لە ژینگە دەرتێرن زۆرترین شتێکی خراوەکە
من ئەچمە ماڵی بازێ دەوڵەمەند من هەر لە ماڵە دەوڵەمەند ناجێمەکەنەوە چون من کەسم نییە لەم دێ وەکو خزم ئێوە گشتان خزمی من وەلێ خزمی دایک و باوکی کەسم نییە لەم دێ کەسێکە ماڵیم بڵە وێ نێسم یەک و دوو خزمە بەخوا نازانم ماڵیان والێکە هانە کام شاریچە ئێژم نەکو لەولا ئەمە بژنەفنەوە بێژن درۆی کرد ئێمە خزمیین دەی براوە خزممانە گویان ناپێەوە بەخوا نازانم ماڵتان والێکەوە نەهاتن بۆلام نهاتن بۆلات ماڵێکە من و 10 نەفەر داوەتەکە ئاچمە ماڵی چی لەسەر سفرەکەی 6-7 کیلۆ خۆراک خراوەوێ تکاتان لێکم سەردانێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەن بنووسن ئاوی مەجازی ئاوێکی ترس ئاوی مەجازی پێژن ئاوی ڕەشمانە ئاوی سەوزمانە ئاوی خۆڵەکەوەیمانە ئاوی شینمانە ئاوی کەوە شین ئەمە ئێمەژین پێی کەوە بزان فەرقم ئەوانە چییە بە تایبەت ئاوی مەجازی یەک لاپەڕە کاغەزی ئاچوار بەڕاتان چەنێ ئاوی تێچووە تا دروست کردیا حەزەکەم یەکێک ئەزانێ بێژێتی 25 تا 36 کیلۆ ئاو سەرفی یەک لاپەڕە کاغەزی ئاچوارە بێت 1 کیلۆ گۆشتی مانگا کاوڕ نایژم مانگایژم بەڕاتان چەند کیلۆ ئاوی تێچێت تا دروستە بێت 3600 کیلۆ ئاوە بە 1 کیلۆ شووتی چەنێ ئاوی تێچێت تا دروستە بێت 350 کیلۆ وامەزانن ئەو سفرەی تۆ 15 کیلۆ ڕژێنی 15 کیلۆ خواردە منی ڕژاندێ یەک تانکەری گەورە ئاوە ڕژێنی بۆیە سپاسی کاک بێستوو نەکەم ئیمڕۆ وتم پێچی وتم لە کۆڕەکە حتمە نێژمی نانێکمان لە ماڵیان خوارد هیچمان نەڕژە چون بەلەم و بەربەلەمی دانا و کولتورەکەی گۆڕی و چون دایکی پیرانشاریە شنۆیە دایکی خەڵکی شنووس ئەو کولتوریە لە ئێران هاوردە سەرە ئێمە کولتوری عەرەبمان لە خوارە هاوردە سەرە کولتور بێڕێز نییە وەلێکانە بەجێ نەوێت بیگۆڕە بۆچی نایگۆڕی ئێمە مەوجودێکی کولتورین ئەبێ کولتورەکەمان غەڵەتەکانی کەم بکەینەوە دروستەکانی زیادکەین دووبارە لە شاخەوان و ژینگە پارێزەکان داواکەم من نایەژم بێن ساحەی قەڵات زێپاککەن وێژم سفرەکەتان جوانکەن فەورەن داهاتەکەی چێچواتەوە باخەڵی خۆتان تازە ناچواتە باخەڵی خۆتان لە باخەڵتان دەرنایە ئەو مریشکانەی ڕژێنن دولار و دینارن ئالەم باخەڵە دەرتێن با هەر لێرا بمێنێتەوە تازە لە ڕایچا دای نانێنین ئێرا دڵی واتیا پوڵ ئەشێوەبانی دڵتەوە هەڵی بوری عیب نییە پیا و پارەی خۆش نەوێت دۆستێک مەفەرمێت عیبە پیا و پارەی خۆش نەوێت وەلێ عیبە پارەی لە هەموو شتێک خۆشتر بێت تخوا عیب نییە پارە لە زبڵ خۆشتر نەوێت وەکی زبڵتەکی پارەکە تا مامەڵە بکەی بزانی خاسیەکەی توێ ڕژێنی بیکە بەلەمێک تا کەسەکار چنێکە خوا لێی داکە ئەوەی وانە خواردە بمێنێتەوە بتوانین ئێوارە گەرمیکەینەوە بیخۆین ماڵی کاک بێستوونی مرۆوایان نەکرد وانە بوو شایەتم دەوری 8 نەفەر هەز لەم مەجلسە بۆیە تکاتان لێکەم ژینگە پارێزی لە خۆتانەوە دەست پێ بکەن لە خودی خۆتانەوە کاغەزێکی ئاچوار یەک دیوی نووسیاوە ئەو دیوەکەی ماوە بنووسیت لەو دیوەکەی کەڵکۆر بکرد من لە وەختەوە مۆبایلەم کڕیوەی تر لە کاغەزیش کەڵکۆر ناکەم نووسینەکانم بە قەڵەمەکەی لە ناوی نووسم هەر دەفعەیە نووسینێک لێراکە مەزانم چەند کیلۆ کاغەز ئاوم گەڕاندێسم پێویست ناکایتر کاغەز فڕە بدەم شاخەوانی خۆی چییە ئەوە شاخەوان ئەوەسە ئەشێ شاخ بەخێو بکە ئەی شاخەوانی چییە شاخەوانی وەرزشە شاخەوانی دەرمانە شاخەوانی تەفریحە شاخەوانی پاڵەوانیە شاخەوانی لێهاتوویە شاخەوانی ئەخلاقە لە کۆڕەکەی سلێمانیا ئەخلاقم وتوێ نیچە چۆن ئەخلاقی لە شاخەوانی دروست کرد ئەخلاقی نیچێژن پێی نهێلیستووە پوچگراوە لەوێ چەوتم خوێندنەوەیەکی تازە بۆ نیچە بکەن نیچەوانە و لە ڕایچە نایژمی چۆنوە ئیتر ئەوە وتیان دووپاتی ناکەمەوە شاخەوانی وەرزشە وەلە وەرزشەکان جیاوازیان هەست وەرزشێکمانەشێ لوتی بەرانبەرەکە بشکێنی تاوتۆ بەرەندە بووی UFC پێشنیا UCF پێش نازانم کامیانسەوە چنە ناوی قەفەسەکە و تا یەکێکیانەوە کیان نەدۆڕێنێ داوەری چیان نییە هەرکایە وتی کوژیا میتر بەسمە من وەکی کەڵەشێر شەڕ ئەی کوژێتەوە
بڕێکیان وانیان تۆزێ نەرمترن وەکی کوشتێشە یەکێک دۆڕاو بێ یەکێک براوە تا بێژی پێی وەرزشی زۆران والیباڵ 15 نەفەر وەیەکۆ 10 نەفەر وەیەکۆ کێبەرکێکن 5 لەو بەرەو 5 لەمەرەوە لە پێنجەکەی ئەو بەر تەواوی هەوڵیان دۆڕاندنی ئەم 5 کەس یعنی دژمنایەتیەکە بەس تۆپەکە چەک نییە نا بە تۆپ دەوەکەن لە یەکتری ئەکسەری وەرزشەکان ڕکابری ئەشە یەکێک بیدۆڕێن پاڵەوان شاخەوانی وەرزشێکە نابێ هیچ کەسێک بیدۆڕێن یەک نەفەریش بیدۆڕێنە تەواوی گروپەکە دۆڕاندیان ئەبێت دۆڕاوەکە بە کۆڵ بێرنە خوار ئێمە براوەکە ئەبەینەبان لە شاخەوانیە دۆڕاوەکە ئەبەینەبان ئینێنە سەر شانمانۆ تێرینی خوار ئەبێت لێ هاتووترین کەس ئاخرین کەس بێت لەو وەرزشەکانە لێ هاتووترین کەس ئەوڵین کەسە لە شاخەوانیە لێ هاتووترین کەس ئاخرین کەسە تا بەر لە گشت کەسێک تێبگا کێشەکەتە بەر لەوە شەکەتەکە خۆی بشکێنێ و عزەتی بریندار بکە بێژە شەکەتم دانشن ئەو لیدەرە بێژە بە یەکەم کە سەرقەدەمە لەو پێشەوە بێژە بوەستە ماندووی تا عزەتی نەفسی هیچ ماندوویەک نەشکێت چون لە شاخەوانی ئازانین کەسێک یەکەم جارە تێت نابێ بیترسێنین نابێ بیتۆقێنین ئەبێ بە گشتمانەوە چاودێری بکەین بە قاچی خۆی بچواتەبان و بە قاچی خۆی بێتە خوار نەک بە قاچی خۆی بچواتەبان و بە کۆڵی ئێمە بێتە خوار ئێمە کۆڵەکەمان قرسە ناتوانین کۆڵێتر هەڵگرین لە شاخەوانیە تیمین ئێمە وەختێ لە ماڵەکەوینە ڕێژن چی بێرین نەرچێک ئاورد 15 نەفەرە چین هەرکێ چ تێخاتە کۆڵەکەی وەختێ لەوێ بازێکەی چی چێشتی مجێوەری مامۆستا هەژار دروست بوو یەکێک کژمیژی وا پێ یەکێک چکلێتی وا پێ یەکێک فستەقی وا پێ یەکێک ئاشی هاوردە یەکێک چای هاوردە یەکێک نسکافەی هاوردە هیچ جەژنێکی هیچ ماڵە دەوڵەمەندێک وەکی کاتی نان خواردنی شاخەوانەکانی خۆتان بێژن مەگەر وانین هەموو جۆر خواردنێک لە هەمووی چی کەم جاچتی کەم خۆش چت فرە و خۆشی نامین یەکێ پارویەکە خوێن لە هەموو شتەکان بۆیە هەمووی بەلەزەتی ئەمە بەشی ئەخلاقی گروپی شاخەوانیەکە ئەخلاقی ژینگەیی شاخەوانی هەموو وەرزشەکانەوە بەرچاوی داوەر و حەکەمەوە کرێت جەماوەرێک دانیشتن تماشایان نەکەن لە ترسی جەماوەر بێ ئەخلاقی ناکەن لەبەر ئەوە جەماوەر وێسیاغە بێ ئەخلاقی ئەکەن مارادونا بە بێ ئەخلاقی گوڵی کرد بەدەست گوڵی کرد ئەوانە تەمەنیان ئەیگەێنیا لە بیریانە جەماوەرەکە چەپڵیان بۆتە قەنسەری لێ شێویە شاخەوانی کەس نییە چەپڵە بۆ بتەقێنێ هیچ کێنی لەو شاخەوان تا چەپڵە بۆ بتەقێنی بۆ هیچ کێ نایکەی بۆ خۆتەیکەی بۆ خۆ شاخەوانی کردن ئەرزشی وجودیە گشتان بۆ خۆتان گۆرانیتان وتێ زۆرینەیشتان دەنگتان خۆش نییە لە من قۆڕترە ئەزانی لە کوایەژنی لە حەمامە چون هیچ کێنی گرنگە وەختە هیچ کێ نییە خۆتی تو خۆ درۆ ناکەی بەخۆ بە ئەخلاقنی شاخەوانەکان لەو چۆڵایە وا کەس نییە وا دەسەڵات نییە وا سیاست نییە وا دوکان نییە وا پارە نییە وا زۆر نییە وا داوەر نییە وا تماشاچی نییە ئەخلاقی خۆیان تاقیەکەنەوە هێلانەکەوێک کەوتێ بەردەستیان ێژن با بەو لاوە بچین کەوەکە نەترسێ ئاژەڵە کێوێک شیرەدا بە بەچکەکەی هێژێک گۆرانی مێژن نەوا بترسێ هێژە بەرد لە ژێری پێ خل نەوێتەوە نەوا دارێ بشکێنێتەوە هیچ کەسی چاوی تێتۆ نی کۆ ئەم ئەخلاقە حیف نییە تەواوی کوردستان نەکەین ئەم ئەخلاقە حیف نییە تەواوی شارەکان نەکەین ئەم ئەخلاقە حیف نییە لە مەکتەبەکان ئەم ئەخلاقە پەروەردە نەکەین دەیەمە مامۆسای مەکتەب نین وەلی خۆ هاینە کۆڵانە خۆ مامۆسای مناڵەکانی خۆمانین لە ماڵە خۆ گەڕەکێکمانە دوانمان لە شاخەوانەکان واین تێە دەی دەست پێ بکەن کەی گەرەکتان ئاوایکەنەوە کات نەما من وا لە بیرما 5 ساڵم وە ئیسا 54 ساڵمە بەرێ بکەنە دوابزانن چەندێ لە تەمەنتان چووە بزانەوە لە تەمەنتان چووە بایی چەندێکە بایی 1 دەقیقە بیر کردنەوەس 1 دەقیقەی تر کاتتانمە پیس جێنێڵین بۆ مناڵەکانمان پاکی کەینەوە ئەمە لە شاخەوانی ئەمە ئەخلاقی وەرزشی شاخەوانی سیاست قدرەت تماشاچی هیچ نییە بەڵام ئێمە بە ئەخلاقی بۆشمان گرنگە کەس جێ نەماوێت ڕکابری هیچ کەسێکیش ناکەین
ئەو ڕۆژەی چه شاخەوانی بۆمان خۆشە هیچ ڕەفیقێکمان نەکەوتوێ بریندار نەوێ شەکەت نەوێ دڵی تەنگ نەوێت ئەنا بێ نوێژن بەخوا برا شاخەوانیەکەمان خراو بوو شاخەوانی تەفریحە هەموو کاتێک ناچینە لووتکە چون ناگەین بچینە لووتکە شەکەتە بین ئێمە ناژین ئەشە حتمەن بچینە لووتکە ژین هەر ئەوە هاتیتە ناوی ڕێگە تا هەر کوێ بچی شاخەوانی وە تا هەر کوێ بچی 100 متر بچی شاخەوانیە 300 متر بچی شاخەوانیە تا لووتکە بچی شاخەوانیە نەگەیتە لووتکەی شەر شاخەوانی گرنگەوەسە بەرز بوویتە سۆ لە چاڵاییەکان بڕیایی دووکەڵ کەوتێزە ژێری پێوی هەورەکان وانە دەوری سەرتا بەفرە پاکەکان هانە پاڵی دەستا گوڵەکان وا لە خوار سیسیان و تەواو بوون تازە خەریکن چرۆکەن و تێنەبان هەرچی ئەچیتەبان بەهار دوو پاتەوێتەوە بەهار بۆ مەردم وەرزێکە بۆ شاخەوان ساڵێک تەواو نابێ بەهار هەرچیە بەرزەوی تۆ چی بەفر تازە تواوەتەوە تازە گیا خەریکە لە ئۆڵۆ سەر دەرتێرێ بەخوا ئەترسم وا تاریفی شاخەوانیەکەم گشتی فێری شاخەوانی بێت شاخەکانیش پیس بکەن چون لەبەر ئاشێ بوویتە شاخەوان لەولا بچی بۆ شاخەوانی پەروەردەی شاخەوانیمان نییە پەروەردەی گەشتیاریمان نییە هەر جێگەیەکی جوان گەشتیار فێرێ بێ جوانیەکەی نامێنێ جیاتی گەشتیار تێ لەو جوانیە بەهرە ئەوات خزمەتی بکات قەدری بزانێت خەرجی بۆ بکات گەشتیار هاو جوانی نامێنێت بڕێکات کولتوریش خراوە بێت بۆیە من داواکەم بە تایبەت لە ئەم 5-6 قەزاوانە ئەم جێگە خۆشە ئانە ئەم بەهەشتەوە داواکەم بە گشتانەوە بوجەیەک کەمپینێک گروپێک لێژنەیەک شتێک دروستکەن بۆ کاری کولتوری خەڵکەکەمان تێبگات کەورە عەرەبە لەو خوارەوە هاتوێ ڕێزمە بۆ عەرەب پێغەمبەرەکەمان عەرەبە وەلێ لە جێگەیەک هاتێ ئەم هەموو خۆشیە نەدیگە پارەیەکی زۆری وا پێ گشتێک کاتە زبڵ بۆ ئێمە و خۆشیەکە لە ئێمە ناخۆشەکەوە چواتوە حیفە ئەم کەسە هەر لە دەواازەی هاتنە ناوە عەلاگەیەکی پێ نەدرێ زبڵەکە و جێنێڵی برۆشۆرێکی پێ نەدرێ وریا بە هاتیتەسە بەهەشت نەیکەیتە دۆزەق لە ئێمە ئەوانە بەهەشتەکەمانەکەنە دۆزەق ئێوە بێژن سەر بکەنە بەهەشتی خوا خوا بەهەشتێکی بەلاشی دا پێمان لەم دنیا بیپارێزین خاکی گشتمانە وڵاتی گشتمانە نەگشتمانە ئێمە وتم ژینگە سنوور ناناسی ئەچوا بۆ وڵاتەکەن تەفریحە تەفریح ینی وەختێ شەکەتەوی شاد دەکاتەوە وتم من شاخەکان نەبێ داخەکانم کوژێ هەر تەکی ئێوەژن لەگەڵی بنێژم تەکی بابزانن جافایەتی پەتیە تەکی ئەو لێژنەکە دانیشتوین لەو دێو دانیشتە قسم گوتم وەختێکیش ژنەکان زۆرمان بۆ تێرن ئەگەر شاخەکان نوێت خەتەرە تەلاقمان بکەوێت و بە تایبەت وەختێ پیاکان زۆر تێرن بۆ ژنەکان ئەگەر دوکانەکان و بازار نەوێت دووبارە خەتەرە تەلاقیان بکەوێت خاتە ژنەکانە چ قەرش تەکردن و تێنەوە لە بیریانەچێت ئەمە سوعبەت و ڕاستینەوە شاخەوانی دەرمانە یەکێ لە دەرمانە ژینگەیەکان دانیشتنە لە شاخە و تماشای پەلەور تماشای با تماشای درەخت عارفەکان لە شینتۆە لە بووداوە لە ئیسلامە لە هەر کامێکە یەکێ لە وەرزشە ڕۆحیەکانیان بۆ ئەوەی کە دەرمانی خلتە دەرونیەکانیان بکەن تەخلیە بوون بەرەو تەجلیە و جوانی بڕۆن ئەیان و بچۆ لە ژینگە گوێبوونە تماشایان پەردووە بکەن وەقەی یەکێ لەو قاپانە ئەگەر شەوێک لە ماڵەکەی خۆتانەوە تماشای ئاسمان بکەن ئەستێرەیە یا دوان یاسیانە بینن بچنە ئەو دیوی شاخ شارتان لێوە دیار نەمێنێت ئاوا تماشای ئەو قاپە بکەن بە ملیۆن ئەستێرەی واتیە ئەگەر بە تایبەت کامێرەیەک و پێوێت پێویست ناکە کامێرەی تایە هەر ئەو دووربینەوە دووری پێبینی پێت پێ و تماشای ئاسمانەکە بکەی سەرنگ سڕەمێنێ ئەم هەموو جوانیە چیەکە لەم ئاسمانە زۆرێ لەوانە کە تلسکۆبیان دروست کرد دوای دروستکردنی تلسکۆب و بینینی ئاسمان بڕێکیان شێت بوون تیان تایسە نەمانزانی و دنیا و نەگەورەس بەم بچووکێ تماشامان کردو کاتێک هایتە شاخە و دانیشتی با تێت قسەکە ڕووبار لە قەی بەردەکانەوە تێتە خوار قسەکە بە شەرتێک تۆ گوێبووری گوێبووری ینی تۆ بێدەنگوی کە تۆ دەسکرە قسەکردن شاخ گوێگرێ گۆرانی ێژی گوێ لێرە وێژێتی چیوە بۆ
بۆیە لە شاخە ئێمە دەرمانمان دەسەکەوێت ئارامی ئاهۆنی نەمانی ئسترس نەمانی قەلەقی هەست بە فراوانی بە تایبەت بەرزاییەکان جێ هەڵۆکان عمری کورد وەک هەڵۆ مردن نەک پەنا بە قەلی ڕوڕەش بردن بۆ هەڵۆی بەرزە فڕی بەرزە مژی چۆن بژی شەرتەنەوەک چەندە بژی کەمپەکانی ئێڤەرست ارتفاعی 7,000 و 8,000 300 جەنازەی واتیە تایسا نهاتنە خوار بڕێ لە جەنازەکانی 6 ساڵ لەمەوبەرن من نەچوومە ئەڤەرست بەرزترین بەرزاییە کە چووم دەماوەندە دەماوەند 5,760 متر بەرزە ئەوانە شاخەوانیتان کرێ ئەزانن شاخەوانی لە 4,000 ئەولاوە مانای عەوەزەوێت زۆر مانای عەوەزەوێت ئەوەندە مانای عەوەزەوێت هەستەکەی ئەم دڵ و ڕیخۆڵەتە گەرەکیە لە دەم تۆ بێتە دەر چون هایپۆکسی بووی ئۆکسیژن نییە چونە بێ شەوێ لەوێ بخەفی لە دەماوەندا ئەو شەوە من لەوێ خەفتم ئاخرین ڕۆژی هاوین و هەنۆز هەوا گەرم و ناقسی 4 و هیچ گەرمایەکیان تیا ڕۆشن نەکرد لەبەرەوە کەسێکە ناتوانێت هەریسا بگەڕێتەوە ژوورتر ساردترە بێت لەوێ مێشک خەریکە ئەتەقێت چون ئۆکسیژن کەمە هەستێکی خرا و ڕوشانەوەیەکی شەدید ڕوو تێکات یەکسەر خەوتێت هەر بە پێوە خەو پیاکەوێت ئەگەر یەکەم جار وێ چویت دووەم جار کەمێ خاستری سێوەم جار کەمێ خاستر تا خاسە بیت ئەوەیش کە سەدەمین جاریە ئەچێت ئەبێ شەوێ لەوێ بخەوێت تا بەیانی بتوانێ بچێتە شاخ بۆیە مەجبوری شاخە بەرزەکان بە چەند شەو تەواو بکەی ئەو شەوە کە لەوێ خەفی بەیانەکەی هەڵەسی بۆ شاخە چیت ئیتر وردە وردە بەرەوبانەچی سەرماکە زیادەکە من ئاوێکم ناوەرا بەشکەم لەسەر لووتکە بیخۆم وەختێ لە لووتکە دەرماوەرد بیخۆم چی ئاوەکە بەستیەسی بوەستە سەهۆڵ 17 لە ژێری سفر بوو 70 کیلۆمتر سرعەتی بابوو نەمانەتوانی کامێرە دەربێرین عەکس بورین ئاسکە کێویەک نازانم چۆن چووەسە ئەو سەر شاخە ئەوانە دەماوەند چوون ئەزانن ئاسکە کێویەک لەوێ مردووە نێزیکی 20 ساڵە 20 ساڵە هەرکێ چواتە لووتکەی دەماوەند ئەشێ لایە و ئاسکەوا وێنەیە بورێت تا معلومێت چووەسە دەماوەند چون لە شەکەی هەروە پاک ماوەسەوە هەڵۆیش ناچوە لەوێ بیخوا لە ئێوەرستا ئیتر هەڵۆ هەر ناگێتە ئەوێنە هەڵۆ ناتوانێت لە 7,000 و 6,000 بفڕێ ساردە ئیتر ئەوێ هەڵۆیش پێ ناگێت ئێمە لە ژووری هەڵۆکانەوە فڕین ئەو جێگەی چە هەڵۆیش تایە ڕێقنەی نەکردێ ئێمە لەوێ ئاشین پاکترین ژینگە لە ئەو جێگا شاخەوانەکان مردوون لە شەکانیان نایەرنە خوارد ێژنی هیچ گۆڕێگەونە پاک نییە شاخەوانێک دوای 6 ساڵ تایە لە شەکەی هەرۆکو خۆی ماوێت ئەگەر توانیتان تماشای مردووەکانی شاخی وەرست بکەن شاخەوانەکانە گەیەن پیان ڕێزیان بۆ دانن و ئەیشزانن ڕەنگە خۆیان یەکێکی تر لەو جەنازەگە لەون دەی باشە سەختاییەکان سەختی گەرەکە ئامانجە بەرزەکان قوربانی گەرەکە وەختێکان لە شاخەوانەکانی ڕەندۆڵێ تیاچوون زۆر کەسێک دەمی کردو دەیوە ئەقلیان و نەیان نەزانی وەم سەرمانە چن نەیان نەزانی هەرەسە نەیان نەزانی ساردە چۆن نەیان نەزانی من خۆم کە هەمە بەردەستانە 5-6 کە ڕەتگەیمەسە واستە لێوا بمرم لە ماڵیش چووم هەمیشە ێژمە ماڵ خۆم بە مەیلی خۆمەچم بۆ شاخەوانی نەکوو بمرم ڕەفیقەکانمەوە گیر و گاز بێنن بێژن مرد بەڵێ وەڵا ئەزانین بەڵێ وەڵا ئەزانین ساردە بەڵێ وەڵا لە کاتی ناکاوە و یەک جار 4 دۆنم لە ئەو شاخە پلەی ئەچواتە ژێری دەی ناقسیدە و یەک جارە سەرمایەکی عەجیب تێت و یەک جارە ڕێگمەکەی تەموو مژە گرێت و یەک جارە هەرەستێت بەڵێ وەڵا هەموو ئێمان نەزانین و لێو پاکایانە و نەجوانە ئەم باجانیە بۆ بدەی بۆیە کە ێژێک گەر بە ئازادی نەژیم مردن خەڵاتە بۆ لەشم نەوکەری و سەردانەواندن کاری ناپیاوانەیە ئازادترین نقطەی دنیا لووتکەی شاخە هیچ کێ نییە لەوێنە حکم بکە بەس خۆتی تو ئەخلاق بۆیە دوای دەرمان شاخەوانی ئەخلاق ئیتر با من قسەکانم بەرەو کۆتایی بووم کۆتایی قسەکانمە مەسە گروپە شاخەوانیەکان وەختی ئامانجمان یەکێکە وەختی وەرزشمان ڕکابریتیانە وەختێ دوو دەستەگی و بەرانبەرکەیتیانە وەختێ گروپێکی شاخەوانی ئیمساڵ هاتن لە شاخەکانی ئێمە گم بوون خاس و بە مۆبایل خەبەریان داوتیان گم بووین لە شاخەکانی هەورامانە
جێگەکەیان و لە دەوری حەوی خانیا دەیان گروپی شاخەوانی لە دەیان شارە چوونەبان بۆیان وتیان نابێ ئیمشەو ڕق بوونەوە لەو شاخە بە خۆشحاڵی وە سەعاتی 4 بەیانی گشتیانیان ناوەردەخۆن هیچ کەسی شتیان نەچوو وەختێ ئێمە ئاوایە گیانمە نەکەینە قوربانی یەکتری عیب نییە ڕکابروین عیب نییە چەند بەرەکی و چەند دەستەگیمان تیا بێت عیب نییە ژینگەکەمان بە دیاری چاوی ئەمەوە تیا بچێت ئەگەر عیبە بێن باکارێ بکەین لێرە تۆڕێکە لەوێ تۆڕێکە لێرە فدراسیونێکە لەوێ فدراسیونێکە من نازانم لێرا چۆنە لە خۆم وێژمی قسەکە لە خۆم تێت با ئەمانە هاوکار بین با بووین بە یەکێک ئێمە وەختێکانە ئەچین بۆ شاخێک من وەختێ هاتم بۆ شاخی قەندیل لە بوزی سیناوە هاتم من لە جوانڕۆ بوزی سینا 700 کیلۆمتر وا لەو لای منو زەنگمدا بۆ دۆستانی سەردەشت و پیرانشار وتم ئێمە لێژنەیەکین تێن بۆیەنە بۆ شاخەوانی هیچ کەمان بەڵێ نییە نەچینە ملی مینا ڕێگە بەڵێ نیین خەتەرێک نەکەین گروپی لە پیرانشار 2 گروپ هاتوونە پیریمان و بردمانیان نە شاخی قەندیل بردمانیان ئاوی خدراوی و ئەو ناوەیان پێوە گەڕاندین لە خۆ بووینە تایفەیەکی دۆست و بەرادەر خزمەتێکی زۆر تایبەت لە بینمانە دروست بوو وەختێک 2 مانگ لەمەوبەر زستان و شەکەت و 23 ڕۆژ لە کوردستان لەم دێوماومەوە نەچوومە بەلای خێزانم شەکەت و مانوم ڕەفیقە شاخەوانەکانی سلێمانی وتیان ماوەیەکە وای تێرا بێتاقەت نەوی حەز بە شاخێک ناوێتم کوڕە خەریکم زیقەکەم وتیان نەزانی چی بەیانی چی وتم دەینە جلم وا پێ نەجانتا هیچم پێ نێوتی گشتی بۆ تێرین 7 بەیانی 6 بەیانی 4 جووت پێڵا و چەند دەست جلیان بۆ ئاوردم و تالام کرد و هەمە شاخەوانی و هەمە بەری قەڵاسارما لەوێ گەیمە خزمەتی ئێوە هاتوومە خوارد مامۆسافەری قەکەمەشایەت دەیان نامە و گلەیات و بۆوە تەنیا چووی بۆ شاخەوانی وتم تەنیا نەوم 33 نەفەرم تەکاوە تا هەر تەنیاوی هێمە 300-400 نەفەرین ئەوە ئێوە زەحمەتتان کێشا و کۆڕێکتان کرد 300-400 نەفەر نازانم چەند نەفەر شاخەوان هاتوو لە دوایەوە ئەم کۆڕە دروست بوو لەم فاصڵە پێنجوێن داوای کردێ کەلار داوای کردێ کەرکووک داوای کردێ دەیان شاریتر داوایان کرد بە ئەم کۆڕمانە بێەوە ئیمڕۆ هاتمە خزمەتیەوە با من یەک پەیامم پێوێ نە سیاسیە نە حیزبیە نە دینیە نە نەتەوەییە نە ئەخلاقیە هیچ پەیامێکی شاخەوانیە شاخەوان یعنی وا شاخ بەخێوەکات شاخ بۆ گشتمان خوا با تەباوین با ئەم ژینگە چاودێری بکەین با پەیوەندیەکانمان بتەوێت با ئاستی حزبی و سنووری حزبی و ئاستی زمانی و ئاستی زێدی تێبپەڕێنێت ژینگە نەمێنێت هیچ کاممان نامێنین پەیامەکەی منە مەسە وەیەکۆ بۆ ژینگەیەکی جوانتر بۆ شاخێکی پاکتر بۆ مرۆڤایەتیەک و هەستێکی تەباوەیەکۆ هەنگاوێک بنین چون نەینەین دێرە هەر خۆشیتە